بەڵێ خۆشەویستان بێگومان ترس لە زۆر بابەتدا لەوانەیە قازانجی مرۆڤی تێدا بێت ئەگە بۆ منە ترسمان لە بەرزایی نەبێت بە شوێنێکی وا هەڵدێر و وا بەرزا دەڕۆین لەوانەیە بکەینە خوارەوە ترسیشمان نەبێت لە یاخود منداڵە ئەگەر ترسی لە ئاگر نەبێت دەستی بۆ ئەباتی دەسووتێت لە کۆتاییدا بەڵام هەندێک جار ئەم ترسەوەت لێ ئەکات بە هەندێک ئاقاری خراپ دەدەڕوە یاخود زۆری ترس کە بێتە فۆبیا لە کەسەکە وا دەکات لەلایەنی دەرونی و زۆر جارش لەلایەنی جەستەییەوە کێشەی بۆ دروست بکات. لەم تەوەردا باس لەو دەکەین بزانین ترس چ کاریگەریەکی دەرونی هەیە بەتایبەت ئەگەر ئەم ترسە بەردەوام بێت و زۆر خراپتر بێت لەوەی کە هەیە و لە ترسێکی ئاسایی کە بوونی هەیە. گفتوگۆی زیاتری ئەم بابەتە دەکەین بزانین لایەنە خراپەکانی ترس لەسەر دەروون چییە و هۆکارەکانی ترسی زۆری کەسێک چییە لە بابەتێکدا بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر یوسف عوسمان چارەسەرکاری دەرونی کە لە ستۆدیۆکانمان لاگەڵماندایە. سڵاوت لێبێت دکتۆر، زۆر سپاس بۆ دەرفەتەی کە پێداوین. بەلای خوای بەخشندە و میهرەبان، زۆر سپاسانەکەم، دەستان خۆش بێت، زۆر سپاس. بەڵێ دکتۆر، ئەمەوێت با لەوە دەست پێ بکەین پێناسەیەکی ترسمان بۆ بکەین بزانین ترس چییە و چۆن دروست ئەبێت. بەڵێ کاتێک لە ڕووی زانستیەوە لە ڕووی سایکۆلۆجیەوە باسی ترس دەکەین، ترس زۆر جارێ ئەڵێ حاڵەتێکی سروشتیە لە هەموو تاکەکاندا هەیە و زۆر جاریش ئەڵێ هەڵچوونێکی ناوەوەی تاکچی ئینسانە بۆ هاوسەنگبوونی حالەتی بایۆلۆجی ئەو کەسە. هەموو مرۆڤەکان ترسێکیان هەیە، جا بەپێی توندی ترسەکە، بەپێی پەرچەکردداری ترسەکە ئاکامی ئەرێنی لەسەر ئەو کەسە دروست دەکات. بۆ نمونە زۆر جار هەیە زانایەکان باسەوە دەکەن کاتێکی ئێمە دەترسین زۆر جار هەیە بۆ ئاگاداربوونەوەیە. کاتێک کە تۆ لە ئاگر ئەترسێ یان لە ڕووداوێک دەترسێ یان لە کەوتن یان لە تاقیکردنەوەیەک دەترسێ زیاتر خۆت بۆی ئامادە دەکەی بۆی بەسەر ئەو ترسەدا زاڵ بی. ئەڵێن ئەو ترسە ئەبێتە پاڵنەرێک بۆ ئەوەی زیاترە تو خۆت بۆی ئامادە بکەی، زیاتر هەوڵ و کۆشش بدەیت بۆی کۆنتترۆلی ترسەکە بکەیت. و هەندێک جاریش هەیە ترس دوو جۆری هەیە. ئەو ترسانی کە سەرچاوەکەی دیارە بە ئاسانی کۆنتترۆل دەکرێت. کاتێک کە ئینسانێک دەترسێت لە تەقە دەترسێت، لە دامی سارە دەترسێت، لە نەخۆشیێک دەترسێت، ئەمە سەرچاوەکانیان دیارە. تۆ دەتوانی کۆنتترۆلی بکەیت و بەسەری دازاڵ بیت. بەڵام ئەو ترسانەی کە سەرچاوەکانیان دیار نییە، واتە مەزدەری ترسەکە دیار نییە، هەندێک جارێت ترس لە مردن، ترس لە ئایندە کە تووشی نەخۆشی بی، یان ترس لە پیربوون، یان ترس لە هەر شتێکی ترەوە کە سەرچاوی دیار نەبێت، ئەم ترسە کاریگەریەکی زۆر خراپ دەکاتە سەر ئەو کەسە. سێ لایەن کاریگەری دەخاتە سەر ئەو کەسە. یەکەمیان لە ڕووی دەرونیەوە، ئەو کەسانی کە دەترسێن و ترسەکانیان بەبێ هۆکارە، هیچ پاڵنەرێکی نییە یان هیچ سەرچاوی ئەو ترسە دیار نییە، بە بەردەوامی دەترسێن. ئەو کەسانن کە دائیمەن لە قەلەقی و نیگەرانی دەژین و دائیمەن لە حالەتی ناکۆمەڵایەتیدا دەژین، ناتوانن تێکڵاوی کۆمەلگا بن و تووشی گرفتی خەو دەبن، تووشی گرفتی با بڵێن بیرکردنەوەیەکی نەرێنی دەبن، تووشی وەسواسی دەبن و هەندێک جاریشەوە بۆ پاراستن و بۆ داپۆشینی ئەو ترسە شەڕانجێز دەبن یان دوورە پەرێز دەبن و تێکڵاوی کەسێک نابن. و هەروە خراپترین هۆکاری ترس لەسەر تاک کاتێک کە لە ڕووی جەستەییەوە دەبێت. یەکەمیان ئەو کەسانەیە کە بە بەردەوامی دەترسێن، ترسیان هەیە بەڵام سەرچاوەکانیان دیار نییە. بۆ نمونە کەسێک دەترسێ بەڵام نازانی بۆچی دەترسێ، بەردەوام ئەو ترسە لەگەڵی دادەژی، دەبێتە فۆبیاکی گەورە. جاو کەسانە لە ڕووی جەستەیەوە یەکەمیشت تووشی قۆڵۆن دەبن، گرفت و کێشەی قۆڵۆنیان توش دەبێت، تووشی هەوکردنی ڕووی خۆلە دەبن، تووشی قورحەی مەعیدە دەبن، واروە تووشی ئازاری سنگ دەبن، زۆر جارێت تووشی جۆرێک لە حساسیەی پێز دەبن و تووشی هەوکردنی پووکەکان دەبن، تووشی سوور هەڵگەڕانی چاوەکانیان دەبێت و چاوەکانیان لێ دەبێت ڕوتانەوەی قژیان دەبێت. واروە ئەو مادەی کە ددانەکان بەڕەقی دەهێڵێتەوە کە پێڵێن مینە و عاج، ئەمانە هەڵدەوەرێت. زۆر جارێت تووشی بەدخۆراکی دەبێت، جسمی دەلەرزێت
و هەروە پەڵە لەسەر دەموچاوی دەردەکەوێت ئەمە هەموو نەتیجەی ترسێکە زائدەن لەرزین زۆر زارە تووشی لەرزین دەبێت ئەمە وەکو لە ڕووی جەستەیەوە ترسێکە کە ناتوانێت کۆنتترۆلی بکە و سەرچاوەکەی دیار نییە ئەم ترسە بە خراپترین ترسدا دەندرێت لە ئینسانەکاندا کە مرۆڤێکی وەکو بڵێ ئەبێتە کەم ئەندامی دەرونی کەم ئەندامێکی دەرونی دەبێت و کەسێک دەبێت بەردەوام لە حالەتی نەخۆشیدا دەژیت حەز دەکات جەستەی هیلاکە شەکەتە ماندووە بێتاقەتە توانای ئیسراحەتی نییە ناتوانێت بڕیار بدات ئەمانە هەمووی دەرئەنجامی ئەوە دێت کە وەکو فشارێکی بەردەوام لەسەر ئەو کەسەدا دەبێت کە دەترسێ و نازانی بۆچی دەترسێتەوە و هەروە لە ڕووی هزریەوە دایمەن ئەو کەسانی کە دەترسێن زوو تووشی لە بیرچوونەوە دەبن بیر و بۆچوونی خراپ دێتە ناو مێشکیان و هەروە تووشی جۆرێک لە وەسواسی فکری دەبن و هەروە جۆرێک تووشی دژایەتی فکری دەکەن بەردەوام لە گوماندا دەژی گومان لە کەسی بەرامبەر دەکات گومان لە دەوروبەری خۆی دەکاتەوە دایمەن ئەو کەسانی کە ترسێکی وەهمیان هەیە کە پێ دەڵێن ترسێکی وەهمی کە سەرچاوەکەی دیار نییە بەردەوام تاکی لەسەر شتەکان دەکاتەوە ناتوانێت بە تەنیا بخەوێت ناتوانێت بە تەنیا ڕێ بکات ناتوانێت بە تەنیا سەفەر بکات و ناتوانێت حتا بە تەنیا ناتوانێت بڕیار دەبچێتە بازار شتێک بکرێت ئەوەی بکرێت ئەمە لە ڕووی فکریەوە بۆیە زانیان دەڵێت ترس ئەم ترسە خراپترین ترسەکە لەگەڵ هەموو ژیانی لەگەڵیدا دەبێت ئەمانە زیاتر تووشی گرەی دەرونی دەبن کاتێک کە تووشی گرەی دەرونی دەبن لە ڕووی جەستەیەوە هۆرمۆناتیان تێک دەچێت بە تایبەتی تووشی غودە دەبن بە تایبەتی تووشی تێکچوونی غودەی کەڤەڕی دەبن تووشی تێکچوونی مادە با بڵێن ئەنسۆلین لە جەستە و پەنکریاس ئیشی خۆی بە تەواوەتی ناکە زۆربەی ئەوانەی کە بە بەردەوامی دەترسێن 95 تووشی شەکرێکی بەردەوام دەبن تووشی فشاری خوێن دەبن تووشی کۆکردنەوەی چەوری دەبن ئەمە هەمووی نەتیجەیە کە ڕەنگە من زۆرێش نەگوتی بێت ئەمە هەمووی نەتیجە ئەوەیە کە تۆ دەترسی و بەڵام نازانی لەسەر چی دەترسی زانانی دەرونی پیان وابوو ئەو کەسانی کە دەترسێن دوو جۆرە ترسێک لاساییکردنەوەیە لە ڕێگای لاسایکردنەوە فێری ترسەبی کە فێر دەبی و ترسێکی تشترە لە ذاتی خۆتە هەیە و کە لە خۆتەوە دروستی دەکەیت ئەو ترسانی کە فێری دەبین بۆ نمونە لە ماڵێکە دایکێک لە مشکی دەترسێ لە مارملێکە دەترسێ لە سیسرکە دەترسێ مناڵەکەش ئۆتۆماتیکیان چاو لە دایکی دەکات ئەویش دەقیژێنێ و ئەویش هاوار دەکات یان کاتێک کە دایکەکە لە ئاگر دەیترسێنێ یان لە کارەبا دەیترسێنێ ئەمیش ڕاستە خۆ دەترسێ ئەم ترسانە ترسێکە کە لە ڕێگای لاسایکردنەوە فێر دەبێت و ترسێکی زۆر ئاسانە دەتوانێت کۆنتترۆلی بکەیت و بەسەری دازاڵبی کاتێک کە تۆ گەورە دەبی فام دەکەی منداڵ لە دووشت دەترسێت کاتێکە لە تەمەنی یەک هەفتەیی تاوەکو شەشمانجی لە دەنجی بەرز دەترسێ و دەنگانی کە نەشازن بەرزن لە ناکاو ڕوودەدا و هەروە لە کەوتنیش دەترسێ کاتێک کە تۆ بەرزی دەکەیتەوە و یاخود ئەوەی دەکەی لە شوێنێکی بەرز لەسەر سیسەم دەکەوێت لەم دووشتە دەترسێت بەڵام کاتێکە گەورە دەبێت دەگاتە تەمەنی ئەوەی کە باخچێ منداڵانی پێدەڵێن تەمەنی 4 ساڵی و 5 ساڵی لەوە دەترسێکە دایکی لە دەستدا بۆیە دایمەن هۆگری دایکی دەبێت دایکی بەجێ نایڵێت دایمەن ئەگەر دایکی لەوێ نەبێت دەست بە گریان دەکات لە شەڕی دایک و باوک دەترسێت کە دایک و باوک شەڕ دەکات و هەروە لەوەش دەترسێت کە کاتێکە کەسێکی گەورە بێگانە هەڕەشەی لێ دەکات زۆربەی ئەو مناڵانە بەچت دەری دەبرن شەو خۆیان تەڕ دەکەن یاخود دەست بە گریانێکی زۆر تون دەکەن شێوازی دەموچاویان تێک دەچێت ئەمەش کاریگەری دەکاتە سەر گەشەکردنی ئەو منداڵە کار دەکاتە سەر تێکەڵاوبوونی بە کۆمەڵایەتی بوونی ئەو کەسە دەترسێت لە تێکەڵاوبوون لەگەڵ کەسەکانی تردا واروە زۆر جارەیە کاریگەریەکی زۆر خراپ دەکات لەسەر ئەو منداڵە کە گەشەی سز دەبێت بە شێوازێکی سروشتی گەشە ناکات زۆربەی ئەو مناڵانە لە قوتابخانە و لە باخچەی مناڵان لە ساڵی یەکەمان دەترسێن ئەمە ترسی گۆڕینی ژینگەیە ئەمە ترسی دوورکەوتنەوەیە لە دایک و باوکە و لە ماڵەکەیەتی ئەم ترسانە کاتیە بە کۆتایی پێدێت مایە نیگەرانی نییە بۆ دایک و باوکە ئەم ترسانە ئەوە بێت بەڵام ئەو ترسانەی کە مناڵ بە بەردەوامی دەترسێندرێت و
و منداڵ وای لێکێت کە لە شتێک بترسێت کە ئاگای لێ نییە یاخود سەرچاوەکەی نازانێ یان ناتوانێت هەستی پێ بکە بۆ نمونە لە دوو لە ڕوو مناڵ لە سەگە ترسێ لە سەگە ترسێ ئیتر ئەوە دەزانێ بە چاوی خۆی دەیبینێ لە مارملەکە دەترسێ یان لە هەر شتێکی تر دەترسێ هەستی پێ دەکات و دەیبینێ ئەمانە کاتیە و بەسەر دەچێت ئەوەندە زۆر کاریگەری نییە لەسەر ئەو کەسە بەڵام ترسانی کە بە بەردەوام لەگەڵتە و بەردەوام دەگاتە قۆناغێکی هەموو قۆناغەکانی ژیانت ئەمە دەچێتە حالەتی فۆبیا و هەروە لە تەمەنی هەرزەکاریدا ترسێک پەیدا دەبێت لەگەڵ گۆڕانکاریەکانی بایۆلۆجی ترسان لە گۆڕانکارەکانی بایۆلۆجی باڵق بوون و هەروە گۆڕانکاریەکانی دەرونی جەستەیی کۆمەڵایەتی لەو کەسە ئەمە جۆرێک لە ترسی بایۆلۆجی پێدەڵێن کە لەو گۆڕانکاریانە دەترسێت و هەروە ترسێکی تر لە تەمەنی گەنجێتیدا ترس لە بابرێن هاوسەرگیری ترس لە ئیشکردن و هەروە ترس لە ئیفلاسبوون و بێکاری و ترس لە ژیان ترس لە هەموو ئەو شتانی کە هەیە لە تەمەنی بە ساڵات و ترس لە نەخۆشی ترس لە پیربوون لە کەوتن یعنی کە لە ماڵێ دەکەوێت ئێمە پێڵێن ڕەزیل بوون و هەروە ترس لە مردن ئەمە لەگەڵ تەمەنی بە ساڵاتچووە بۆمان دەردەکەوێت توێژیناوەکانەوەمان بۆ باسەکە ترس لە هەموو قۆناغەکانی مرۆڤ هەیە بەڵام باشترین کەس ئەوەیە کە چۆن کۆنتترۆلی ئەو ترسەی خۆی دەکات و هەروە ناڵێ ئەو ترسە هەموو ژیانی لێداگیر بکات و ناشێڵێت ئەم ترسە بێتە بەشێکی تاریک لە ژیانی خۆیدا دەڵێ ئەو کەسانی کە دەترسێن هەرگیز ناتوانن بەڵێ کاک دکتۆر کابل لەم بابەتی جەنابەت باست کرد قۆناغەکان و شێوازەکان بە وردی جەنابەت تیشکی خستە سەر منەبێ بپرسم کاتە ترس نیعمەتە یان نیقمەتە یا بە دیوێکی ترە ئایا ترس نەخۆشیە یا شتێکی ئاساییە کاتێکە بێتە نەخۆشی کە مرۆڤەکان لە قوڵایی دەرونیانە هەستی پێ بکەن و لەگەڵی بژین ئەبزانم گوێ لە دەنگی ئێمە نییە بۆیە چەند جارێکیش ینی قسەمان کرد گوێ لێ نەبووە کاکتۆر ئێستا گوێ لە دەنگی ئێمەیە ببوورە داوای لێبوردنەکەم زۆر باشە خۆبمان بورە پرسیارەکە دووبارە ئەکەمەوە وتم بەو شێوازی جەنابەت باست کرد و قۆناغەکانت باس کرد بە وردی باست کرد ئایا لێرەوە ئەمە ئەو پرسیارە بکەم ئایا ترس نیعمەتە یان نیقمەتە یا بە جۆرێکی تر ترس نەخۆشیە یا شتێکی ئاساییە و کاتێک ئەبێتە ترس کە لە هێڵی سووری خۆی لابات و مرۆڤەکان لە قوڵایی دەرونیانە هەستی پێ بکەن بەڕاستی ببورە نیوەی پرسیارەکە گەیشتە لام نیوەکەی تریش هەوڵە دەین لێی تێبگەین یەک شت هەیە ئێمە ئەبێ بیزانین کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی بەوە پێناسەکراوە کە کۆمەلگایەکی ترسنۆکە چۆن بۆ کۆمەلگایەکی ترسنۆکە چونکە ترس و ئەوە نیە شەڕانجێزی بێت پەروەردەی ئێمە بە پەروەردەیەکی ترسەوە کراوە لە هەموو شتێکایی ترسێنن تۆ بە مناڵەکەی خۆتاڵی ئەمە قەدەغەیە مەیکە ئەمە بڤەیە مەیکە ئەمە نەچیتە دەرەوە ئەمە دەستکاری نەکەی وا لێکە مەگە دەستکاری ئەم شتانە بکەیت ئیتر هەتا لە ڕوانگەی ئاینیشەوە زۆر جار هەیە باسی هەندێک شتەکەن مناڵەکە ترسێنن ئەڵێ خی گەورە لێت خۆش نابێ گەر ئەم کارە خراپانە بکەیت دوایی تۆڵە لێ دەکاتەوە یاخود شتی باش نایەتە ڕێگات ئەمانە هەمووی ئەچێتە خانەی ترس و دڵەڕاوچیەوە لەو مناڵانە ئەڵێ خراپترین ترس کە مناڵ ناتوانێت لێ دەرباز بێ نە لە تەمەنی هەرزەکاری نە لە تەمەنی گەنجێتی نە لە تەمەنی پیریدا ئەو ترسەیە کە تۆ لە ڕێگای با بڵێن ئاینەوە تۆ فێری دەکەی زۆر جارێ ئەو تەربیە ئەو پەروەردەیە باو بووە پەروەردەیەکی ترس ئەڵێگە مناڵەکەم نەترسێنم ئەم کارم بۆ ناکات ئەگەر مناڵەکەم نەترسێنم نوێژ ناکات ئەگەر مناڵەکەم نەترسێنم درۆ دەکات ئەمە بەدیلێکی ترمان نییە بۆ ئەو پەروەردەکردنە پەروەردەیەکی باشتر و بوێرتر هەمومان دەزانین
پەروەردەکردن ئەوەیە کە تۆ مناڵەکەت فێرە بوێری و ڕازگۆیی و جورئەت و بڕیاردان بکەیت. ئەمە باشترین پەروەردەی بۆ مناڵێک کە نەتوانێت بترسێت. دایمەن ئەو مناڵانەی دەترسێن لە هەموو ژیانیان تاسیریان لێ دەکاتەوە. زۆر کەسمان هەبووە زۆر شتی لە دەستداوە لە دەرنجامی ئەوەی کە دەترسێت. ترس هەتا شەرمیش بەرهەمی ترسە، هەتا نەوێران و قسە نەکردن و گفتگۆ نەکردن و تێکەڵاو نەبوون لەگەڵ کەسانی تردا هەمووی بەرهەمی ئەو ترسەیە کە ئێمە فێری بووین. ترس یەک شتی زۆر سەرەکی هەیە. تۆ دەکرێت ترسێکت هەبێ کە شتێکە نایزانی. بۆ نمونە من ترسم هەیە لەو ڕێگایە نازانم ئەو ڕێگایە چۆنە کە پەیدا دەڕۆم، بەڵام کاتێک کە ڕێگاکەم بڕی ئیتر ئەبێ ئەم ترسە کۆتایی بێت. من ترسێکم هەیە تاقیکردنەوەم هەیە. بۆ نمونە ئەمڕۆ تاقیکردنەوەی بە کەلۆریایە. کاتێک کە تاقیکردنەوەکەم دایەوە نابێت ئەو ترسە بمینە، ئەبێ ئەو ترسە کۆتایی پێ بێت. کەسێک نەشتەرگەری دەکات ترسێکی هەیە، بەڵام ئەو ترسە ئەبێ وات لێ بکە زیاتر خۆت بۆی ئامادە بکەیت، زیاتر هەوڵی بۆ بدەیت. ئێمە لە ڕێگەی چالاکی جەستەیی، چالاکی فکری، دابشکردنی کات، بەرنامەی ژیان، نەترسان لە فەشەل بوون و لەسەر نەکەوتن دەتوانین کۆنتترۆلی ترسەکە بکەین. چونکە ترس زۆر خراپە بەپی هەموو زانانی دەرونی بەپی پزیشکەکانیشەوە. ئەو کەسانی کە بە بەردەوام دەترسێن دایمەن تووشی گرەی جەستە دەبن، تووشی شێرپەنجە دەبن، تووشی التهاباتی قۆڵۆن دەبن، تووشی بەدخۆراکی دەبن، زووتر پیرتر دەبن و چرچ و لۆچی دەبن، چاویان پێوە دیار دەبێت. وهروە ئەو کەسانن کە بەردەوام تووشی حساسی پێز دەبن و ناتوانن هەتا لە ڕووی کارەبایەتی مێشکەوە، لە ڕووی کارەبایەتی دڵەوە، لە ڕووی نەخۆشی دڵەوە هەمووی کاریگەری هەیە کە ئەمەش ترسێکی گەورەیە. زۆر جارەیە کابرا کە چێتە نەشتەرگەری دەکات و کاتێککە دەترسێ فشاری خوێنی بەرزە بێتەوە، ئیتر ئەم نەشتەرگەری بۆ ناکرێت فشارەکەی دێنە خوارەوە نەتیجەی ترسا. زۆر قوتابیمان هەیە چاک خۆی ئامادە کردووە بەڵام لە تاقیکردنەوە دەترسێت و دەچێت باش دەرناچێت. ترس ویراسی نییە، هیچ پەیوەندی بە ویراسەوە نییە، هیچ زانایەکەشەوەی نەسەلماندووە. ترس لە کۆمەلگا فێری دەبێت، ترس لە کەسانی دەوروبەر فێر دەبێت، ترس لە خێزان و دایک و باوکتەوە فێری دەبێت. بەداخەوە زانیان بۆ ئێمە سەلماندووە 175 ئەو ترسی کە تاکوەری دەگرێت لە دایک و باوکەوە لە ناو خێزانەوە وەری دەگرێت. ئەوان پێیان وابێ کۆنتترۆلکردنی ڕفتاری منداڵەکە یاخود زەبتکردنی منداڵەکە لە ڕێگای ئەو ترسە دەبێت. بۆ نمونە زۆر جار هەیە دایک بە مناڵەکەی ئەڵێ ئەگەر تۆ شەوان ئایپات بکەیت چاوت لە دەست دەدەیت و ملت خوارد دەبێت و نازانم کوێر دەبیشتووە. مناڵەکە نازانێت بۆچی، بۆی ڕوون ناکاتەوە، بۆی تەفسیر ناکات. جا ئەم ترس و دڵڕاوکەی لای ئەو منداڵە هەر دەمینێت. من نمونەیەکی زۆر بچووکتان بۆ باسکەم کە لە یەک لە خولەکانەوە بۆمان باس کرد. مامۆستایەکی بابەتی کۆمەڵایەتی جوگرافیە بوو لە دەورەکە لەگەڵماندا بوو. وتی مامۆستایەک نمونەت بۆ باسەکەم. وتی من مناڵ بووم، تۆزێ هاروهاجی مەکرد، عەجوول بووم. وتی دایکم هەڕەشەی لێکردم، منی ترسان بە باوکم، وتی باوکت بێتەوە چاوت دەردێنێ، جارێک تر ئەم شتانە نەکەی. وتی زۆر ترسام. وتی باوکم هاتەوە ئەو ڕۆژە زۆر ئاسایی بوو. وتی من خۆم شاردەوە، خۆم خستە بن بەتانی، خۆم شاردەوە، خۆم پیشانی باوکم نەدا. وتی شتەکە لەبیر کرا کۆتایت بەڵام لە مشکی من مایەوە. وتی ئێستا من گەورم، 2 مناڵم هەیە، بابم دێت کە باپیری مناڵەکانە کاتێ دەسە خاتە ژیرفانی. وتی ئەو ترسە دێتەوە خەیاڵم کە چەقۆیەکەی دەردێن و چاوەکانم دەردێنێ. وتی لا ئیرادێن چاوەکانم لەسەر یەکتر ئەتروکێنم. کەواتە ترس ئاسەواری دەمینێت. بۆیە ترس خراپە. ئاسەوارەکانی دەمینێت بە بەردەوامی لەسەر ئەو کەسە. بۆیە زۆر کەس هەیە دەڵێ ئەو کارە ناکەم دەترسێم فەشەل بێنم، ئەو کارە ناکەم دەترسێم دایک و باوکم تووڕە بێت، ئەو شتە ناکەم نەو برادەرەکەم تووڕە بێ، ئەو قسە ناکەم، ئەم برادەرم هەڵەشی کردو بەڵام پێی ناڵم دەترسێم لێم عاجز بێ. بەڵام ڕاستیەکەی چۆنە؟ ئەڵێ ئەو کارە ناکەم لە بەرەوەی باوکم پێی گوتم ئەم کارە کارێکی ناپەسەندە
وانە ئەم کارە ناکەم ڕەنگە بەتەنیا نتوانم سەرکەوتن بەدەست بێنم پێویستم بە کەسانێکی ترە کەواتە ناڵێم ئەو کارە ناکەم دەترسێم سەرکەوتونە بم دەترسێن فەشەل بێنم ئەڵێ ڕەنگە نتوانم ئێستا بیکەم لە کاتێکی ترایکەم خۆم ئامادە نەکردو بووە ڕەنگە ئەو پلانم بۆی دانە ڕشت بێت جاوەیەکە لە خاڵەکانەوە کە لە بەرنامەی ژیانن چۆن ترس بڕەوێنینەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی کوردەوە هەموو ئەو دراسانەی کە لەسەر تاچی کورد و خێزانی کوردی کراوە بە دراسەیەکی زانستیەوە ترس بۆتە بنەمایەکی سەرەکی بۆ پەروەردەکردنی منداڵەکان و ترساندنی منداڵەکان تا گوێڕایالی دایک و باوکی خوا من ئەمەش پەروەردەیەکی هەڵەیە بۆیە ئێمە هەموو شتەکانمان بەزی دایک و باوکمان زۆر باش بەزی دایک و باوکمانین دراسەیەک کراوە لە هەولێر لەم دراسی زیاتر لە قوتابخانەکانی ئامادەی کراوە دەرکەوتووە 176 ئەو مناڵانی کە جگەرەوەی بدەخۆن دایک و باوک ئاگاداریان نییە و بەبێ دایک و باوک دەخۆن لە ترسیەوەی کە دایک و باوکیان لێیان تووڕە نەبێت ئەمە ترسوا دەکات کە تۆ شت بشاریتەوە دوور لە ڕووی جەنابتانەوە فێرە درۆ بێت فێرە نیفاقی بێت فێرە کۆمەڵشتێکی تر بێتەوە کەواتە سەرچاوی درۆ و شەرم و دووڕووی سەرچاوەکەی لە ترسە دەست پێ دەکات زۆر باشە زۆر سپاس بۆ دکتۆری یوسف عوسمان چارەسەرکاری دەرونی سپاس دەکەین کە لەم تەورە لەگەڵمانە بووی دەست خۆش بێت